سڵاوی کامەران حاجی عومەر وتیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە هاتووینەتە بازاڕی ئاژەڵداران لێرە ئاژەڵێکی زۆر هەیە چێبڕچەیەکی زۆر لە نێوان ئاژەڵی خۆمانە و ئاژەڵی بێگانە دروست وە بە تایبەت ئاژەڵی سووری لە مانگی ڕەمەزان بەشێکی زۆر لە کاسبکاران چاویان لەوەیە لەم مانگە پیرۆزە قازانجێک بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک جار جێبیستی ئەوە دەبین کاسبکارانی خەڵکی کوردستان زەرمەندن بەشێکیشیان وەک دەگوترێت کە کڕین و فرۆشتن بە ئاژەڵ دەکەن قازانجن دەمانەوێت لەم بە دوواداچوونە بزانین چێ قازانج دەکا و چێ زەرەر دەکا ئەرێ بەڕاست گۆشتی خۆمانە باشترە یاخود گۆشتی هاوردەی بێگانە کاکە مانگی ڕەمەزانە ئەوڕۆ تقریبا 13 ڕۆژ تێپەڕیوە لەسەر ڕەمەزان پێم بڵێ بازارتان چۆنە والله سفرة سفرە سفرە ئەتو دەڵێ سفرە وڵای بازار باش خراپە باش خراپ باش خراپە دەرێ بازارەکە باش نییە باش نییە هەر ئیڕاگرتنیها باش نییە ئیدا بەستی هۆچ خۆت بەس ڕاگرتنی باش نییە ئەو زۆتەی بەڕێوی بە میلیۆنە شامتە 400,000 باشە بازارەکە کووە نیوداشە لەگە معاشەکەیە پارە سفرەکەی تو پارە هەبی هەیە پارە هەبیە نیوداشە کامەرە دەزای 180 لەگە معاشە ئێستا ئەوە معاش مانگی ڕابردوو درا ئەو مانگەش دەدرێ کەوایە جوورە ئارەوەڵە جوورە جوول دەبی بە هەندێک جوورە جوول دەبی ئەوە باشە ئەتۆ پێشتر گوتت بە ئەمانەتەوە با قسەکان بکەین باشە نەڵێن سفرە ئەگەر سفر بیا و عالەمە ئێستا هیچ شتێک نافرۆشت سفرەکەی مەبەستم چییە ئێستا عیوانە سوورێ ئەمە فەلاحی خۆمان خەرچی هەرێمی کوردستان ئیبادە کەوایە تۆ دەتەوێت بڵێ ئەوانەی کە کاسبکاری خۆمانن و ئەمە ئیبادە بووینە بۆ ئێخا هەتا و سووریا بی من ناکڕی ئەمە گەنم زۆ کە زۆتی بە 10,000 بڕۆ ئێستا کام کڕێت زۆتی بە 10,000 لۆ مەڕی ئەتۆ ئێستا بازارت نییە نییە سفرە ئێستا مەڕی ڕاگرتنمێ نافرۆشی تازە 400 بێدار بەرێ خۆمان گۆشتی خۆمانە مەڕی خۆمانە نافرۆش بەرێ هەتا و سووریا بە چەندە ڕاگرتنێ نافرۆشی ئیگۆشی دەفرۆشی هیچ عیبی نییە بەس ئیڕاگرتنێ مەقسەد بارانێ لە بە بێبارانی نەکو ئیگۆشتی دەفرۆشی ینی وشکە ساڵی وشکە ساریە ئی حیوانی ڕاگرتنێ نافرۆشی گۆشتی بینە دەفرۆشی دەفرۆشی ئارێوەڵە دەفرۆشی بەسی ڕاگرتنێ نافرۆشی باشە ئی خۆمان بە چەندە سووریەکە بەڵە ئەوڕۆ بەرخی ساری خۆمانە 400 فرۆشە ئی خۆمان کاور و سووریش تازە هاتێت 450 یعنی تقریبا 500 چی فەڵ ئەنیکو کابرا دەمر بەگە و سووریێنێ فەلاحی خۆمان ئینتاژوانی نمە بەڕای ئمە سوورەکە بێتن باشترە بێ باش ئارۆڵای بێ باشترە لە بەرچ باشە با بزانین لە بەرچ باش ئیشەکە دەکرێت حیوانەکە ئەرزان دەبی باشترە ئەخەنام هەفتە چی ناکات ئیسفادە لە کامەرە ئەگە ئەو سووریە بێتن خەرکەکەم ئیسفادە لێ دەکات دەوڵی سووری نیێتە گۆشت بە 15,000 ناریش خەرک پێی ناکات پێ سووری نێتن یەک ماقەتە دەبیتن دەتە 15,000 هەموو لەسەر ملەتی لەسەر فەرقی لێسە چییە بەزای مەسەلەکە چیە مەسەلەکە یعنی پێشەوە دوو هەفتە پێشەوە کار سووری داد بوو ئەوی فەلا بۆ ئەوانە دەهینە مەیدان مەیدان چۆ لەوەر بوو کە ئەو سووریە هینای ئەوانش هەموو تیان کرد هەر عەسکە هەموو چاویان لەگرانیە باشە پێم بڵێ ئەوانەی کە ئیش لەسەر سووری دەکەن تەبەن سووریەکارەوەیە دێ لێرە دەفرۆشنەوە یعنی ئەگەر نێ ئەوە دەڵێ گران دەبێت کاکەمەرە ئێستا کابرای فەلاح ئێستا مەڕی سارێ جارێک دەزێ مەڕەکە ئیبادە بۆ فەلاحی مەڕی دەفرۆشی کابرا مەزبورە بێ ئیشی لەنگەی بکە بەس گران دەبی گۆشت گران دەبی بەس ئیسوانێ ئێستا سەروەی عیوانی لە کوردستان ئیبادە بوو ئێستا لە مەدانی ئاژەڵان ئەم بازارە حیوانی خۆمانە زیاترە ئەم بێگانە زیاترە بێگانە زیات بەرێ چ زۆرە بێ حیوانە سووری دێتن ئێرانی دێتن تورکی دێتن هەموو نوعک دێتن هەمووش سرف دەبیتن دەستە دەرەوەی وڵاتیان هەمووی لە بەغدا دەڕوا لۆ دووس دەڕوا لۆ کەلا دەڕوا لۆ دەرێ دەڕواتن ئێرە بوویتە ناوەندی بازرگان ئێرە ناوەندی بازرگانیە بەرێ باشە سەبارەت بەوەی هەندێک کەسە چەند ساڵەوەی شە دەکەن ئەمە لە منداریەوە لەوی شەیمە باشە حیوانی خۆمانە باشتریان بێگانە فەرقی نییە فەرقی نییە هیچ بەس بیدایەتەکەی وچی دێتن یەک بە یۆ دەلۆی دەکرێتن بە دەرمانەکە بە 18 دۆلاریە ئەو لۆ دەکردن بەس دوو شە فەرقی هەیە هەتا ئیسراعەت دەکا حیوانەکە ئەو خۆمان بخوات ئەوەکە شین هەموو خین لە کەپی فرەتدا
تۆ پێت وایە ئەم حیوانی خۆمانە لەگەڵ بێگانەیە شتی ناوڵە هیچ فەرقی نییە مامە فەرقی نییە ناوڵ هیچ پێت وایە ڕاگە سووری نەبێر حیوان هێرە نییە بەرخوا لە عێراق باشە بەس ئەمن وەسڵ لەدەستا ئەو چلۆی بەچەند کڕی والله ئەوڕۆ ئەمەرەگە سووری نێتن ئەوڕۆ سووری هاتووە بە 4500 دیناری کڕیتم ئەتو بۆ خۆ قەسابی بەڵێ گۆشت ئەمن لۆ شەریکەی دێنێرم بەرێ شەریکەی چییە ئەوانەی مۆڵەکە باڵێ بەڵێ ماڵەکە باشە بەڵام خەڵکێک دەستەش مارکێتینگەکە ئەوانەی مارکێتە مۆڵەکان دەڵێ کاکەەوە گۆشتی خۆمانەیە دەڵێ خۆمانەیە تۆش دەڵێ سووریان دەدەن نا ئێستا ئەوەتانە فەرم و ئەوە سووری ئەوە سووری لەوێ نییە گوێ دەبرای خۆت با من حەزت کەم گوێ دەبرای خۆت ئەمن ئێستا ئەوانم لە بۆ شەریکەی کڕیا شەریکە لێرە کردم خۆمانە بە 4900 بەرام لۆت قەسابی خۆم دوکانی خۆم سووری دەکڕم دەبووی سووریەکە لۆ بریسپاتە زیاترە باشە تۆ گوتت زەرم کردووە بەێ چۆن زەرت کردیە سووری هات حیوانی خۆمان تەبوو حیوانی خۆمانم و کوردی مەبوو ڕامگرت بوو 4 مانگم ڕاگەت 3 ملیۆن و 400 لێ زەرەر کرد بە ماوەی 4 مانجی باشە چیە لۆ هەرزانترە سووری سووری خەڵکە گۆشتەکەی خراپترە و خەڵک ئەوی دەکڕی من ناکڕی لەبەر چ گراترە خراپە گۆشتی گۆشت ناخورێ ئالیکەکەی خراپ ئالیشی خراپی خۆی دەتێ سماقی دەتێ ڕیخکە دەتێ هەم شێ دەتێ کۆش ئەوێ هەموو یاری بەزدی بە شتان هەموو شتێ ئەمن بەخێم کردێ بە 4 مانجی یەک جا دەرزم کردێ یەک جابم پیست و دەرمانم کردێ خەڵات پرۆتین شتێ نەداکێ دەرزی سەرخۆشیش لێدەن سووری ئەرێوەڵە باشە چەند کەسی وەکو تو زەرری کرد خەڵکی زۆر زەرێکی ئەوەش زەرەر قەسابی دەکات زەرەری کرد یەک دەخە ینی هەر کەسە قەسابی بکە لە ئاژەڵی خۆمانە زەرەر دەکە زەرە دەکە لەوە تا سووری بێ زەرە دەکات زەرەر دەکات چکە حیوانی پێ سووری ئاژەڵی سووری ماڵی مەی وێران کرد هەمووی نەکی من هەموو کەس لە ڕەشەوراغی لە حیوانی لە بەرخی لە بەغدا لێ ناگەڕی سووری بێ چکو لێڕاتی نەگۆشتەکە سووریە ناخوری بەغدا قبولی ناکە قبول ناکە چۆن لێرە دەڕوە لێ کوادەڕە قەساب دەدە جێشی دی لە نێو بازاڕی ئاژەڵان لە شاری هەولێر کاسبکارێکی زۆر هەیە خەڵکێک تەمەنێکی زۆری وەکو ئەم بەڕێزە تەمەنێکی زۆریان هەیە لە بازاڕی ئاژەڵداری ئاژەڵیان بەخێو کردیا ئێستا بەشێکیان دەڵێن کاکە بەخواوەی ئەوەی ڕوودەدا لە کوردستان بەس لە کوردستان ڕوودەدا ینی بێ بەرنامەیە ئەگەر نا گۆشتی خۆمانە لەگەڵ گۆشتی بێگانە زۆر جیاوازە ئاژەڵی خۆمانە لەگەڵ ئاژەڵی بێگانە زۆر جیاوازە کاک حەجی تۆ پێم بڵێ باسی جیاوازی دەکەی جیاوازەکەیان ئەوە ئێستاچیانە زۆر سپاس ئەوی خۆمانەیە ئەوە خۆمانەیە ئەمێن بەس خۆمانی دەفرۆشم ئەمن دەرارم ئەو پیاوانە لەکنە من حیوان لە ئێران دێتن لە سووریای دێتن لە تورکیای نۆبە دێتن جلەیە بەس ئەمن خوا قبول ناکە بڕێم وەڵای گۆشتی ئەوی خراپ و باشە بەس ئەمن خۆمانە دەفرۆشم زابت دەمەوە خەڵکی خۆمانە هەولێر هەموو دەرێ گۆشتی خۆمانە خۆشترە بەس ئەو سووریا بەغدا دەباتن ئەو تۆ خۆی خۆی لەوێ خراپە حاجی ئەوەی ئێستا لە بازاری کوردستانی قەسابەکان دەفرۆشن مارکێتەکان دەفرۆشن مۆڵەکان دەفرۆشن خۆمانەیە یان بێگان ئەوە خۆ بەختی خۆتیان ئەم لێرە دەفرۆشم بە عەزیزنا بکەم لێرە دەفرۆشم خۆمانە ئەو ڕۆلەوانە 250 کارۆ فرۆش بیتن جێ لێ سووریم نەفرۆشتیا بەس وەڵا سووریش هەیە و عێراقیش هەیە و لەوانەیە تووچیش هەیە و ئێرانیش ئەگەر بە ڕێژەدا بنین برین لە سەدا چەندی خۆمانە لێرە بازارە و چەندی بێگانەشە هەتا عێراق خۆمانەبی عالم ئەو سوودەکەی ناکرێت عالمی خەڵکی هەشە بەش سووریە کریتن ئەوانەی بەخاستن بەغداییەکان باشە تۆ پێم بڵێ باسی خۆمانە بکە جیاوازی وەی لەگەڵ ئاژەڵێکی سووری ئەمە لێرانە لە بەرچاوانە ئاژەلی خۆمان حیوانی خۆمان زۆر ڕەشی دەخوا لەگە شیری بەخێو دەکرێت بەس ئەمن لێم دیارنی ئێرانچی دەداتێ سووریاتی دەداتێ نازم ئەمەدا شانی پێ نادێ حیوانی سووری جیقنەی دەدەنێ لێ گۆشت و بۆنی دێ ئەمن مارم لە دیبەکەیە باشە هینایان دوونێ کە دوو قەلابیان هینا لە لای سولێمانی ڕویان کرد عارەبەکان گوتمەوە دەدەنە چ گوتێمە دەدەینە حیوانی جیقنەی دەوازنی کاکە حیوانی سووری جیقنەی دەدەنێ گۆشتەکەی بۆنی دێ بڕۆ بکوژەوە گۆشتی تەبیعی نییە ئەتۆ ئەو گۆشتە دەخۆی؟ ناوەڵڵا گۆشتی سووری دەخۆی؟ نەخێر ناخۆ
یان چۆن تێدەگەی لە گۆشتی ئەو مام حاجێ دەڵێ گۆشتی خۆمانە و سووری فەرقی نییە والله فرقية فەرقی علي والله فرقية فەرقەکەی چییە فرقية خمان بون لنا بون لدي بۆنی دێ ئەو لە بۆ. لە تام چۆنە تابش شي خمانية وەچ خۆمان نییە نعم. باشە لەبەر سێ ئی سووری تامی جیاواز بس زيادة بروتين دنا ويا دەرزی لێ علي والله چیشکەوی هەولێر دامینەوی سلێمانی دامینەوی دۆک دامینەوی باشە تو کێشت لەسەر کەمی ڕێژەی خۆمانەیە یان ئیمە نییە ئیمە نییە مارەتی مە کما نییە باشە کەوایە توش لەگە ئەو ڕێی کە ینی خۆمان باشترە خۆن ئیعدودی باشترە ئی دابەستەکە و چی بژێ یەک ئەسابە دابست یەک ئەساب هەموو شتەکێ دەنێ حیوان ماکەمە تو قەسابی بەری ئەمە قەساب باشە مشکلەی مە حیوان ماکەمە هەموو هەولێر هەموو کوردستانی لێکدەوە هەندی بەغدای گۆشتی ناخوا ئەو سوورەش دێتن لە سووریای دێ ئەوان وەچوورێ دادنەوە سارە 2003 دەتەوێت بڵێ حیوانی خۆمان باشترە بەڵام بەشمان ناکات بەشمان ناکات زۆر سووری نێ گرانده سووری نەچولێ بەرخیمە دەفتە 7000 ئەگەڵ ئەیوانە سووریێنێ چیلۆی بەرخی خۆمانە ئەو سار بە 10,000 دیناری پێت ناکرێم کە چیلۆی بە 4800 دیناریە جێ لە برای خۆتە ئەگەر ئەو سووریا دێتن بەغدادە بە هەموو دەورە بەڵام ئەوانەی ئاژەڵدارن بەڵێن ئەمە زەرەر دەکەین حیوانی مە پارەی ناکە لەبەر ئەو سووریە تا سووری هەبێ ئیمە هەرزان دەبی زەرەر دەکەن ینی پێت باشە خەڵکی خۆمان وازدە ئاژەڵداری بینی بەس بێ لە دەرەوە بخۆن خەرچی خۆمان وازی لێهینە لە مێژە بازی لێینە ئەو سووریای ئەو خوای دەزانانی یەک کە بازارمانە وەڵای ئەو ڕۆ دەکرین سبەینە جۆتی سی زارمان زەرەرە والله تو معاملات بە خۆم جێ دەمن ئەمن لەو مەدانەی مە معاملەت چیمە دەکرم دەفرۆشم دەراریش ما ئەوە جێم لێرێ دەگەیشتی خوا دەزانی فەردێکای جۆت فەردێکای بەدە قوتازاری دەکرین بەو هیچ کەساریەی ئەدا حیوان لۆما لەلایەکی لە ئیرانی ڕادێ لەلایەکی لە سووریای ڕادێ لەلایەکی لە تورکیای ڕادێ بەس ئەوە دەرێ گۆشت گران دەبێ گۆشتی گرانێ سەلام عەلەیک ئەگەر ڕۆژێ 100,000 دینارم لەو مەدانەی بردەوە ونیا کیلۆ گۆشتەکی دەکرم کاکە بەدەی ناکرم بە 5 دەی دەکڕم ویانە بەسانەگەرم هەموو ڕۆژێ لە باتی 100,000 دیناری 200شم زەرەر کرد ئەگە بە 5,000 بیلۆ خەڵکی ئێمە زەرەریتی زەرەرمانە بابامە زەرەر لەلا ڕابێ ئەمە زەرەر دەکەی ئەم فەلەمان زەرەریتی ئەدی لۆ دیفاع لە گۆشت سووری دەکەی دیفاع لێ ناکەم دەرێم ئەگەر نێتن گرانتر دەبی ئەیوان گرانتر دەبی خەمی چێتە غەمی هۆردوک لامانە لە هۆردوک لا لۆ قەسابی ئێستا برادەرە زەرەری باشە یەک یەک پرسیار ئێستا حیوانی مەدەستە تورکیا نا حیوانی مەدەستە ئێران ناچی باشە تۆ کەس خەو زۆری نەتا تو قەسابی ئەوە زۆری نەتان جێبیستی بوومە مەسلحەتە لە حیوانی سووریە پێم وایە ئەنگۆ قازانجەکە لە سووری دەکەن بەڵام ئەم برادەرە چووکە لە خۆمانە کەس زەرەرە یەک دقه زۆربەی زۆری وڵاتان حیوانی تو قبول ناکە کە لە زۆر شت باشترە بۆ ئەنگۆ قبول دەکەن حەز دەکەن حیوانی بێگانە بێ آخر لۆچ دێتن دەزانی ئەمە ڕیلێرانە کردیا ئەلێرە دەڕواتن لە محافزەکانیش هەمووی دێتێران ئێرە ئەمینە بۆ ناستە بەغدارە باشە ئەو سووریا بیکوژی ناستە موشتێ باشە ئێستا بۆ لە سووری ئەکسەر ناستە بەغدا نابە ناوێری چێ ناوێری کابرا سووری تەمینە لە بەغدا لە موشتێ تەمین نییە ناوێری ناوێری ینی لە ترسانە لە ترسی پارەکەی خۆی ناوێری ببە لەم بازارەی کە ئێستا ئێمە لی ئامادەین بازاری ئاژەڵی بێگانەیە ئەوەی کە زانیاری ماوەگرت ئەوانەی کە مامەڵا یاخود قەسابن ئاژەڵی خۆمانە بە خێو دەکەن لە بازاری ئێستادا ئەوان زەرمەندن ئەوەی قازانز دەکات دەڵالەکەیە ئەوەی ئاژەڵ دەکرێت لە دەرەوە دێنێتە کوردستان لەم بازارە ساغی دەکاتەوە جیاوازی گۆشت ینی بە ئەمانەتەوە من قسە دەکەم بێگومان گۆشتی خۆمانە زۆر باشترە لە گۆشتی بێگانە لەبەر ئەوەی وەکو بەدواداچوونم بۆ کردووە ئەو ئالیکەی لە کوردستان دەدرێت بە ئاژەڵی خۆمانە زۆر جیاوازە لەگەڵ ئەو ئالیکەی لە وڵاتان دەدرێت بە ئاژەڵەکان چونکە ئەوەی لە وڵاتان دەدرێت تەنیا قازانجە زیاتر بۆ قازانج و قورسکردنی ئاژەڵەکەیە بەڵام لە کوردستان ئالیکێکی باشە ئەوەی دەگوزارێت لەم بازارە لە هیچ شوێنێک ناگوزارێ چونکە ئەم کاسبکارە ئەگەر ئاژەڵەکەی خۆی چەند ساڵە ماندوو بووە بینێرێتە تورکیا یان سووریا یان ئێران هیچ وڵاتێک ئاژەڵەکەی لێ قبول ناکە بەڵام هەر وڵاتێک لە دەوروبەرمان
کاسبکارەکان و ئاژەڵدارەکان زۆر بە ئاسانی دەتوانن ئاژەڵ بێننە هەولێر یان سلێمانی یان دهۆک یان کوردستان لێرە ئاژەڵەکەیان ساخکەنەوە ئەو دۆلار و پارانەی دەستیان دەکەوێت بیخەنە جیرفانیان و بیبەنەوە وڵاتی خۆیان. هاتووم یەکێک لە پرۆژەکانی ئاژەڵداری بەسەر بکەمەوە کۆمەڵێک لە ئەوانەی کە خاوەن پرۆژەن ئاژەڵ بەخێو دەکەن بازدەوە دەکەن کە زەرەریانن لەم دۆخەی ئێستا ئەم سیاسەتەی وەزارەتی کوشتوکاڵ پەیڕەوی دەکات بۆ ئەوان زەرەریانە ئەمەی دەبینن کەسکایەکی زۆر سەوزایەکی زۆر وێنجەیە کە ئەمە ئالیکی ئاژەڵی خۆمانەیە بۆیە زۆر جار جیاوازی لە تامی گۆشتەکان دەکرێت ئالیک زۆر زۆر گرینگە ئەو ئالیکەی دەدرێت لە وڵاتان یعنی کەس نازانێت چێ وەکو خەڵکێکی زۆر باسی لێوە دەکە ئەمە پرۆژەیە کە وەکو دەبینن ئاژەڵێکی زۆر لێرکوانەیە لە هەر پرۆژەیەکیشدا دکتۆری ڤێتەرنەری دەبێت سەردانی ئەم پرۆژانە بکات تەندروستی ئەو ئاژەڵانە بزانێت هەر سەبارەت بە مەسلەی ینی کوالیتی گۆشتەکان ئاژەڵەکان کە لە دەرەوە دێ دکتۆر سەردار کە زیاتر لە 30 ساڵە ینی کاری ڤێتەرنەری دەکات سەرپەرشتی پرۆژەکان دەکات دەمەوێت بزانم دکتۆر سڵاوت لێبێ قسەی زۆر لەسەر گۆشتی بێگانە و خۆمانە هەیە جیاوازیەک هەیە لە کوالیتی گۆشتەکان لە ڕووی تەندروستی یاخودنا سپاس دەکەم بەخێر بێن دووبارە دەگەڕێمە سەرەوەی کە ئەو مەڕێی لە کوردستان خۆمان هەیە کە لە تایبەتەکانی ئەو مەڕانەی کە لە هەموو مەڕەکان چاکترە باشترە خۆمانە باشترە خۆمانە زۆر باشترە و یەک لە هەرە نیشانە چاکەکانی مەڕی کوردەواری بە ئاسیە حەمدانی و ئەوانە شیرێکی هەیە لە هیچ شیرێکی لە شوێنکە نییە ئەو پێچەی لەو ماستە هەیە زەدی بەکتریاشە باوتان هەبیتن ئەو خۆ ماسی هەولێر دیارە بەناوبانگە ماسی کوردستانیش بەناوبانگ هەر لە گۆشتەکەی هەر لە شیرەکەی لە هەموو نەوێتەکان باشترە کەوایە تۆ دەڵێ گۆشتی خۆمانە تەندروسترە لە گۆشتی زۆر چاکترە و زۆر باشترە زۆر بەتان باشە کەوای ئێمە ئەو یەکلابەوە پێشتر قسەی زۆر لەسەرەوە هەبوو بەشێک لەوانەی کە بازرگانیان دەکرد بە ئاژەڵی بێگانە هەر قسەیان لەسەرەوە بوو هیچ جیاوازیەک نییە بەڵام دکتۆر سەردار کە زیاتر لە 30 ساڵە بازدەوە دەکات کوالیتی گۆشتی خۆمانە لە هەموو ڕۆکەوە تەنانە شیرەکەشی فەرقی خوری و چوزانم هەموو شتێکی هەیە دکتۆر بابینە سەر پرۆژەکان ئێستا سیاسەتێک هەیە ئاژەڵی بێگانە دێتە کوردستان خاوەن پرۆژەیەکی لەم شێوەیە دەرێت زەرەرمە پێت وایە ئەم سیاسەتی ئێستا وەزارەت پەیڕەوی دەکات لە قازانجی پرۆژەکانی ئاژەڵداری بێ یان زیان بە ئابووری کوردستان دەگەین بەڕاستی ئەو مەڕێ کە بە قاچاق دێ لە وڵاتەکانی دەوروبەر زیانێکی زۆر گەورە لە ئابووری کوردستان دەدات لە ئابووری مەڕداری دەدا لە کوردستان تۆ دەڵی بە قاچاق دێ ینی بە فەرمی نایە نەخێر زۆربەی بە فەرمیش دێ بە فەرمیش دێ ئەمە زۆری بە قاچاق دێ باشە ئەوەی بە فەرمی دێ لەوانەیە وەزارەت کۆنتترۆلی بکە بزانی چەندمان پێویستە بڕۆ ئێستا دەتوانانی یەک مەڕ ببێ تورکیا دەتوانانی یەک مەڕ بێ سووریا دەتوانانی یەک مەڕ بێ ئێران لەبەر چ مەڕی تورکی و سووری و ئێرانی و خۆڵێکن باشە کەوایە تۆ لەگەڵ ئەمە پێویستمانە ئەوەی پێویستمانە تەختی تێ لە وەزارەت بەس دەڵێن بەش ناکە دکتۆر جان لەبەرەوە بەش ناکە ئەتوو بە قاچاق بهێنەوە کەبرا ئەوڕۆ زەرەر دەکات دەیفرۆش ئەوە بۆم هێنای دەڵێم لە گوندێک هەشتا ماڵ بوو هەفتای هەیبوو ئێستا لە گوندێک لە هەفتا ماڵ 4-5 مان مەردارە دەست خۆش بێ کەوایە دکتۆر سەردار پسپۆرەتی هەیە لەو بوارە دەڵێ هاوردەکردنی ئاژەڵی بێگانە دوو زیانی گەورەی هەیە یەک کوالیتی گۆشتەکە باش نییە دووش زیانێکی زۆر بە سەرمایەی ئاژەڵ لە کوردستان دەدات ینی ئەو سەرمایەکە تا دوێنێ چەند سەر حیوانێکمان هەبوو ئێستا وا دەکات خەڵکی ئێمە تەنیا بکڕێ و بیخوا و بیفرۆشت. سەبارەت بە سامانی ئاژەڵ ینی ئاژەڵێکی زۆر لە دەرەوە دێتە کوردستان خەڵکێک دەڵێ من زەرمەند بووم بە تایبەت ئەوانەی کە ئاژەڵی خۆمانە بە خێو دەکەن
خەڵکێکیش دەڵێ کاکەوە ئاژەڵە نەبی گۆشت گران دەبێ. سیاسەتی وەزارەتی کوشت و کاڵ سامانی ئاژەڵ چییە؟ ئێوە پێتان ئاساییە دۆخەکە؟ سامانی ئاژەڵ بەڕاستی ئێمە تەبعاً ڕێنماییمان هەیە. یەک لە ڕێنماییەکان ئەوەیە ئێمە وەکو بەرەبەری سامانی ئاژەڵی هەولێر ماگانە لژنەکمان هەیە. ئەو لژنەیە لژنەی پێداویستی پارێزگای هەولێرە. ئەمنم بەڕێبەری ڤێتێرنەری هەولێرە، بەڕێبەری چاودێری بازرگانیە، بەڕێبەری ئاسایشی ئابووریە لەگەڵ جەنابی بەڕێبەری کاروباری ناوخۆ کە سەرۆک لژنەیە. ئەمە لەوێنە داجین لەگەڵ کۆمەڵی پەلەوەر لۆ ئەوەی کە ئەو داتانە کە هەیتمان دەیبەمە ئەو لژنەی دادەنێم مناقشە سەر ئەوەی دەکەین. هەر لەسەر بەخێوکردنی ئاژەڵەکان بەشێک لەوانەی پرۆژیان هەیە ئێمە بەسەرمان کردوونەتەوە دەڵێن کاکە زەرەرمەند بووینە وەزارەتی کوشت و کاڵ دەرگای کردەوە دەڵێ بابێ هەرچی پرۆژەیە لە کوردستان شەلەل بووە قازانج ناکەی خەریکە هەموو دەرگاکان دادە. سەبارەت بە پرۆژەکان ئەمە بەتەنافتم بۆ بدایەتی گوتم ئێمە بە پێی پێداویستی شاری هەولێر ئێمە ڕێگا دەدەین مۆڵەت بێتن. بەڵام یەکشت هەیە ئەمە داتایەکمان لەبەر دەستا ئەو داتایە لەگەڵ باری گوسەرانی خەڵک جیاوازی هەیە ئێستا. یعنی خواست لەسەر گۆشت کەمە. لەو حاڵەتی تەبعاً ئەکید بە نسبەی ئەو گۆشتێکە دێ زیاترە لە خواستەکەی. لەو حاڵەتە چی لێ دەتن؟ نرخدا دەبەزێتن. بەڵام ئێمە ناتوانین ڕێگا بگرین بەو پێویستەی کە هەولێر پێویستی ڕێگا بگرینێتن. سەبارەت بە گۆشتی خۆمانە وەک دەردەکەوێت گۆشتی خۆمانە لەگەڵ گۆشتی هاوردا بەتامتر و باشتر و تەندروسترە. بەڵام وەک ئەوەی وەزارەتی کوشت و کاڵ ڕێگا دەدات کە ئاژەڵی زیندوو لە دەرەوە بێتە نێو کوردستان ئەمە هۆکارەکەی بۆ ئەوەیە وەکو خۆیان دەڵێن نانەوێت نرخی گۆشت لەسەر فەقیر و هەژاران گرانتر ببێت. دەڵێن لژنەیەکمان داناوە هەڵسەنگاندن دەکات تاوەکو بە پێی پێویستی بازار ئاژەڵی زیندوو بێتە نێو هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا دەڵێن ئەمە تا ڕادێک زیانی هەیە بۆ ئەوانەی پرۆژیان هەیە پرۆژەی ئاژەڵداری دەڵێن لە داهاتوودا کار بۆ ئەوانیش دەکەین کە ئەوە ئالیکەی دەدەن بە ئاژەڵەکانیان حکوومەت ڕێگەیان پێ بدە بە کەمتر لەو نرخێکی ئێستا لە بازار هەیە ئەوان لە شوێنی پێویست ئەو ئالیکە بکڕن و یا وەربگرن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.